بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خۆشحاڵم کە جارێکی دیکە پێتان دەگەمەوە لە بەرنامەی بەرەو بەهەشت بۆ باسکردنی چەند ڕێگایەکی دیکە و چەند کارێکی دیکە کە بەرەو بەهەشتمان دەبات، بەو ئومێدەی ئێمەش دەستیان پێوە بگرین و لەسەریان سوورتر بین لەو دنیایەدا، بۆ ئەوەی کە مردین یەکێک بین لەو کەسانەی کە خودای پەروەردگار بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی دەمانبات. یەکێکی دیکە لە هەرە کارە گرینگەکانی کە ئینسان بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگار دەبات، ڕێگایەکی بەرەو بەهەشت چوونە، بریتیە لە چاکەکردن لەگەڵ دایک و باوکودا و خزمەتکردنی دایک و باوک. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات: ووەصەینە الئینسانە بیوالدەیه ئیحسانە. ئامۆژگاریمان دەکات بەوەی کە ئینسانەکانی ئامۆژگاری کردووە و وەسێتی پێکردوین بەوەی کە چاکەکار بین بەرامبەر بە دایک و باوکمان. یان دەفەرمێت: وەعبودوا الله ولا تشركوا به شيئا. پەروەردگاری خۆت بە تاک و تەنها بپەرستە و هاوبەشی بۆ بڕیان مەدە. ئەنجا لە دوای خواپەرستی دەفەرمێت: وبالوالدین ئیحسانە، و لەگەڵ دایک و باوکیشتاندا چاکەکار بن و هەروەها چاکەیان لەگەڵدا بکەن. یاخود دەفەرمێت: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. لە دوای ئەوەی کە خوای گەورە بڕیاری داوە کە تەنها خۆی بە تاک و تەنهایی بپەرسترێت، لە دوای ئەوە یەکسەر بە دوایدا چاکە لەگەڵ دایک و باوکتاندا بکەن و لەگەڵیاندا چاک بن. ئەنجا چاکەکردنیش هەروەکو عوسەیمین گوتیەتی بەچی دەبێت لەگەڵ دایک و باوک؟ یەکەم بە قسە، بەوەی کە قسەی جوان و ڕێک و پێک و نەرمونیانیان لەگەڵدا بکەی. دووهەمیان بەکردەوە، بەوەی کە خزمەتیان کەی و لە خزمەتیاندا بێ و بەکردەوە ئەوەندەی کە لە توانەتدا هەیە خزمەتیان کەی. و سێیەمیان بە ماڵ و سامان ئەگەر پێویستیان پێی هەبوو خزمەتیان کەی و هەروەها لە خزمەتیاندا بی. ئەبی هورێرە لە فەرمایشتێکی صحیحدا کە ئیمامی موسلیم ڕوایەتی کردووە بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ڕەغیمە ئەنفو ڕەغیمە ئەنفو ڕەغیمە ئەنفو. سێ جار لەسەر یەک پێغەمبەر فەرمووی لوتی بچێ بخۆڵە، سەر شۆڕ بێ ئەو کەسە زەلیل بێت. فەرمویان کێی؟ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. سێ جار لەسەر یەک ئەوەی فەرموو. پێغەمبەر فەرمووی: من ئەدڕەکە ئەبەوەیه عند الكبر أو أحدهما أو كليهما. ئەو کەسە لوتی بچێ بەخۆڵدا و ئەو کەسە زەلیل بێ و سەر شۆڕ بێت. پێغەمبەر فەرمووی: ئەو کەسەی کە دەگاتە دایک و باوکی لە کاتی پیریدا، ئەو زیندووە و دایک و باوکی پیر و پەککەوتە بووە، یاخود یەکێکیان لەو دوانە، یان دایکی یان باوکی، بەڵام پێغەمبەر فەرمووی: فەلەم یەدخول الجەنە. ئەو کەسە وا ناکات بەهۆی خزمەتکردن و چاکەکردن لەگەڵ دایک و باوکیدا بچێتە بەهەشتەوە. پێغەمبەر دوعای لێ کردووە و سەرزەنشتی کردووە. دەی فەرمایشتە پێمان دەڵێت بەڕاستی پێغەمبەر هەڕەشە دەکات لە هەر کەسێک کە لە کاتی پیریدا، بەتایبەت لە کاتی پیریدا هەڵبەت لە هەموو کاتێکدا خزمەتی دایک و باوکی ناکات و لە خزمەتیاندا نابێت. ئەنجا لەو فەرمایشتەیدا موژدە بۆ هەر کەسێکە کە خزمەتی دایک و باوکی بکات بەهۆی ئەو خزمەتەیەوە دەچێتە بەهەشتەوە و خوای پەروەردگار دەیباتە پڕ بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیەوە. لە فەرمایشتێکی دیکەدا کە معاویەی کوڕی جاهیمەی سولەیمی بۆمان دەگەڕێتەوە کە یەکێکە لە هاوڵان دەفەرمێت: أتيت رسول الله صلى الله عليه وسلم فقلت يا رسول الله. چوومە خزمەتی پێغەمبەر و پێم گوت: ئەی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم، إني كنت أردت الجهاد معك. ئەمن دەمەوێت لەگەڵ تۆدا دەرچم بۆ جیهاد و بەشداری جیهاد بکەم. فەرمووی: تەنها مەبەستیشم ڕەزامەندی خدای پەروەردگار و ڕۆژی دواییە،
واتە مەبەستی دنیایی و مەبەستم نییە کە دنیا بەدەست بێنم. پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری لێکرد فەرمووی دایکت زیندووە؟ فەرمووی بەڵێ. دەیگوتی بڕۆ خزمەتی دایکت بکە و بڕۆ چاکەکار بە لە بەرامبەریدا، وەکو بڵێ پێی وتووە بە زمانی حاڵ کە جیهاتی دۆ جیهادکردنی تۆ لە لای دایکتە و لە خزمەتکردنی دایکتدایە. دەفەرمێ بەلایەکی دیکەدا سوڕامەوە دیسان بە پێغەمبەرم گوتووە هەمان شت دەمەوێت لەگەڵت بێن بۆ جیهاد و تێکۆشان، هەر فەرمووی بڕۆ خزمەتی دایکت بکە. دەفەرمێ ئەنجا لە پێشەوە ڕاچووم گوتم ئەی پێغەمبەری خوای دەمەوێت جیهاد کەم لەگەڵ تۆدا دەرچم و بێم، مەبەستم ڕەزامەندی خدای پەروەردگار و ڕۆژی دواییە. پێغەمبەر فەرمووی ئایا دایکت زیندووە؟ فەرمووی بەڵێ. فەرمووی دەی بڕۆ خزمەتی دایکت کە چاکەی لەگەڵدا بکە، بڕۆ لەگەڵمان مەیە بۆ جیهاد و بۆ تێکۆشان. ئەنجا لە کۆتاییدا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم چاکەکار بە بەرامبەری دایکت و چاکەی لەگەڵ دای بکە، چونکە بەهەشت لە ژێر پێی دایکتدایە و لە ژێر پێی دایکاندایە. ئەو فەرمایشتەش پێمان دەڵێت کە خزمەتکردنی دایک و باوک هێندە گەورەیە، تەنانەت جیهاد کە بەرزترین شڵەپۆپەی ئیسلامەتیە وەزیڕوەت و سەنامیه ئەلجیهاد. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم شڵەپۆپەی ئیسلامەتی بریتیە لە تێکۆشان لە پێناوی خوای گەورەدا، بەڵام ئەو کەسەی کە دێت داوا دەکا لەگەڵ پێغەمبەردا دەرچێت، پێغەمبەر ئیزنی دەداتەوە کە نەیەت بڕوا چاکە لەگەڵ دایکیدا بکات و خزمەتی بکات. ئەوە ئەو پەڕی ڕێز و حرمەتە بەرامبەر دایک و باوک و ئەو پەڕی گەورەی فەزڵی خزمەتکردنی دایک و باوک و پاداشتی گەورەیە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ڕیضە الرەبی فی ڕیضە الوالد. ڕەزامەندی خوای پەروەردگار بزانە ئەی ئینسان لەگەڵ ڕەزامەندی دایک و باوکتدایە، و فەرمووی تووڕەبوونی خوای گەورەش لەگەڵ تووڕەبوونی دایک و باوکتدایە. واتە ئەگەر دایک و باوکت لێت ڕازی من خوای گەورەش لێت ڕازی دەبێت، و ئەگەر دایک و باوک لێ ڕازی نەبن خدای پەروەردگاریش لێت ڕازی نابێت. ئەی ئینسان بزانە ئەو کەسەی کە دایک و باوکت ئەزیەت دەدەی بە قسەیەک، بە کردەوەیەک، بە ناڕەحەتکردنێک، بە قسە لەگەڵ نەکردنێک، بە قسە پێوتنێک، بزانە ئەوە خوای پەروەردگار لێت تووڕە دەبێت لە بەرامبەردا بەرەم. ئەوە گەورەترین فەزڵ و پاداشتی خزمەتکردنی دایک و باوکە. ئیبن عەباس دەفەرمێ هەر کەسێک دایک و باوکێکی هەبن لە بەیانیان و ئێواراندا خزمەتیان بکات، ئەو کەسە دوو دەرگای بەهەشتی بۆ دەبنەوە کە لەو دەرگایانەوە دەچێتە بەهەشتەوە. تەماشاکەن بەڕێزان ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ دایک و باوک دوو دەرگای بەهەشتن. ئەی ئینسان بزانە لە کیس خۆتیان مەدە. لوقمانی حەکیم بە کوڕەکەی دەڵێت ئەی کوڕم بزانە کە دایک و باوک چاکەکردن لەگەڵ دایک و باوکدا دەرگای بەهەشتە. ئەگەر دایک و باوکت لێ ڕازی بن دەرگایەکەت بۆ دەکرێنەوە، ئەگەر دایک و باوکت لێت ڕازی نەبن دەرگایەکە دادەخرێت و نایەڵەن بچیە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خدای پەروەردگارەوە. ئیاسی کوڕی معاویە لە کاتێکدا کە دایکی دەمرێت دەگرێت، پێی دەڵێن بۆچی دەگری؟ هۆکاری گریانەکەت چییە؟ دەفەرمێ بۆ ئەوە دەگریم چونکە تا ئێستا دوو دەرگای بەهەشتم بۆ کراوە بوون، بەهۆی ئەوەی کە دایک و باوکم هەردووکیان زیندوو بوون خزمەتم دەکردن. ئەوانە دوو دەرگای بەهەشتن، لێیانەوە دەچمە بەهەشتەوە. ئێستا بۆیە دەگریم دایکم مردووە دەرگایەکی بەهەشتم لەسەر داخراوە، بەهۆی ئەوەی کە دایکم مردووە کە ناتوانم ئەنجا خزمەتی بکەم، کە لە کاتێکدا لە زیندوێتیدا خزمەتیشی کردووە، بەڵام بۆ ئەوە گریاوە کە دایکی مردووە چونکە بەهۆی دایکیەوە دەرگایەکی بەهەشتی دەفەرمێ لەسرم داخراوە، بۆ ئەوە خەفەت با دەبێت. ئیمامی عومەر بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئین خەیڕ التابعین رجل یقال له ئوەیس. چاکترین ئینسان لە تابعین لە چینی دوایی هاوڵانی پێغەمبەر پیاوێکە بە ناوی ئوەیس، وەیس القەرەنیشی پێ دەڵێن، کە خەڵکی یەمەن بووە. پێغەمبەر بە ئیمامی عومەری فەرموو کە دیارە ئەو پیاوە پێغەمبەری نەبینیوە، فەرمووی ئەگەر ئەو پیاوەت بینی پێی بڵێ با دوعاتان بۆ بکات. ئیمامی عومەر کە موژدەی بەهەشتی پێدراوە، هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بەشداری هەموو تێکۆشانەکانی لەگەڵ پێغەمبەر کردووە، ئەزیەت و ئازاری چەشتووە، بەڵام پێغەمبەر دەفەرمێت چاکترین کەس لە تابعین پیاوێکی یەمەنیە کە پێی دەڵێن ئوەیس، ئەگەر پێی گەیشتی پێی بڵێ با دوعاتان بۆ بکات. ئەنجا بەهۆی چی ئەو پیاوە چاکترین کەس بووە؟ پێغەمبەر فەرمووی وەلەه والیدەتون، ئەو پیاوە دایکێکی هەبوو کە بەردەوام ئەو پیاوە خزمەتی دەکرد و چاکەی لەگەڵدا دەکرد.
بە ڕۆژ حۆشتەوانی دەکرد، کار و کەسابەتی دەکرد، بە شەویش لە خزمەتی دایکیدا بوو، بە هەموو شێوازێک خزمەتی ئەو دایکەی دەکرد. ئەو خزمەتکردنەی دایکی بوو ئەو کەسەی وا لێکرد کە چاکترین کەس بێ لە تابعین بەهۆی خزمەتکردنی دایکیەوە. کەواتە خزمەتکردنی دایک و باوک یەکێکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت، بەڵکو یەکێکە لە ڕێگا هەرە سەرەکیەکانی بەرەو بەهەشت چوون. هەر کەسێک لەگەڵ دایک و باوکیدا چاکە کار بێ و خزمەتیان کات بە پێی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسە بەرەو بەهەشت دەچێ و خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە. بۆیە ئەی موسڵمان وەریا بە دایک و باوک دوو دەرگای بەهەشتن، هەتا زیندوو بن ئەو دەرگایانە کراون، کاتێک کە دەمرن دەرگاکەت لێدا دەخرێ، هەتاوەکو زیندون وەریا بە لە دەرگاکەوە بچۆ ژوورەوە، خۆت دوامەخە دوایی پەشیمان بی، پەشیمانی دادت نادات برام. یەکێکی دیکە لە ڕێگاکانی بەرەو بەهەشت چوون بریتە لە جێبەجێکردنی سیلەی ڕەحم لەگەڵ خزم و کەس و کاردا. خوای پەروەردگار دەفەرمێ والذین یصلون ما ئەمر الله به أن یوصل. کاتێک باسی سیفەتی کەسانی بەهەشتی دەکات دەفەرمێ ئەو کەسانەی کە ئەوەی کە خوای گەورە ئەمری پێکردووە بیگەێنن دەیگەێنن. جایەکێک لەو شتانێک کە خوای گەورە ئەمری پێکردووە بریتە لە گەیاندنی سیلەی ڕەحم. ئەنجا کۆمەڵێک لە سیفەتەکانی دیکەیان باز دەکات، دوایی دەفەرمێ ئولائیکە لەهم عوقبە الدار. ئەوانە سەرنجامێکی زۆر باش و چاک و ڕێک و پێکیان بۆ هەیە، جەنات عەدن یەدخولونەها، بەهەشتێکی هەتا هەتاییە کە تێیدا نیشتەجێ دەبن، قەت دەرناکرێن، قەت ناسنە دەرەوە و تووشی هیچ ناڕەحەتی و ناخۆشی و سەرێشەیەک نابن. جەنات عەدن یعنی جەنات ئیقامە، مانەوەی هەتا هەتاییە تێیدا برم. ئەو کەسانەی کە خاوەنی ئەو سیفەتەن یەکێک لە سیفەتەکانیان ئەوەیە کە سیلەی ڕەحم جێبەجێ دەکەن، خوای گەورە دەفەرمێت سەرنجامێکی باش و چاکیان بۆ هەیە، و هەروەها ئەو کەسانە دەخرێنە ناو بەهەشتانێکەوە کە تێیدا دەمێنەوە بە هەتا هەتایی. خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە، نەک هەر خۆیان ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم، ئەوەی کە چاک بێت لە باو باپیرانیان، لە خاو خێزانەکانیان، لە منداڵەکانیشیان خوای گەورە لە ناو بەهەشتێدا وێیان دەداتەوە بۆیان کۆ دەکاتەوە. ئەبی ئەیوبی خالیدی کوڕی زەیدی ئەنساری بۆمان دەگەڕێتەوە کە پیاوێک پرسیاری کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار. فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، کار و کردەوەیەکم پێ بڵێ و فێرم کە ئەمن بەرێتە بەهەشتەوە و لە ئاگر دوورم خاتەوە. تەماشا کە ئەوان پرسیاریان لە چی دەکرد، خەمی چیان بوو بچنە بەهەشتەوە لە ئاگر دوور من برام، ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنن، لە تووڕەبوونی خوای پەروەردگار بە دوور بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پرسیاری ئەو پیاوەدا فەرمووی تعبد الله ولا تشرك به شيئا، پەروەردگارت بپەرستە و هاوبەشی بۆ بڕیار مەدە، وتقيم الصلاة وتؤتي الزكاة، نوێژ بکە و زەکات بدە، ئەنجا وتصل الرحم، سیلەی ڕەحم جێبەجێ بکە، ئەو کردەوانە دەتبەنە بەهەشتەوە بەرەو بەهەشتت دەبن. ئەو فەرمایشتە پێمان دەڵێت ئینسان لە دوای تەوحید و یەکتاپەرستی و جێبەجێکردنی ڕوکنەکانی ئیسلام سیلەی ڕەحم یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی بەرەو بەهەشت چوون و دەرگایەکی بەهەشتە بۆ ئینسان و ئینسان بەرەو بەهەشتی خودای پەروەردگار دەبات. دایکمان عائشە ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێت پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم الرحم معلقة بالعرش، ڕەحم و بەزەی بەستراوەتەوە بە عەرشی خودای پەروەردگارەوە. ئەنجا ئەو ڕەحم و بەزەیە دەڵێت، ئەو سیلەی ڕەحمە دەڵێت من وصلني وصله الله، هەر کەسێک من بگەێنێت سیلەی ڕەحم جێبەجێ بکات خوای پەروەردگاریش دەیگەێنێت. دەیگەێنێتە چی؟ دەیگەێنێتە ڕەزامەندی خۆی، دەیگەێنێتە بەهەشتی خۆی، دەیگەێنێتە ئەوەی کە دەیخاتە ناو بەهەشتەوە و لێ ڕازی دەبێت. بەڵام دەفەرمێ ومن قطعني قطعه الله، سیلەی ڕەحم دەڵێت ئەی موسڵمان وریابە هەر کەسێک من بپچڕێنێ خوای پەروەردگاریش دەیپەچڕێنێ لە ڕەحم و بەزەی خۆی، لە ڕەحمەتی خۆی. ئەو کەسەشی لە ڕەحمەت دوور بێت خوا پەنەماندا ئەو کەسە ماڵوێران دەبێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه، هەر کەسێک
کە دەیەوێت ڕزق و ڕۆزی فراوان بێت، کە دەیەوێت تەمەنی بەخێر و بەرەکەت بێت، با سیلەی ڕەحمت جێبەجێ بکات، تەمەنی پڕخێر و بەرەکەت دەبێت و تەمەنی زیاد دەبێت و هەروەها ڕزق و ڕۆژی زیاد دەبێت لە دنیادا. ئەنجا یەکێکی دیکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت، بەرەو بەهەشت چوون بریتیە لە ئازار نەدانی خەڵک و چاکەکردن بەرامبەر بە خەڵک بەگشتی و هەروەها لادانی هەر ئەزیەت و ئازارێک لەسەر ڕێگای خەڵک. پێغەمبەر دەفەرمێ خەیڕ الناسی ئەنفەعوهم للناس، چاکترین کەس ئەو کەسەیە کە بەرامبەر بە خەڵک باشە، لەگەڵ خەڵکدا چاکەکارە. یان دەفەرمێ لە فەرمایشتێکدا کە ئەبی بەرزەی ئەسلامی دەگەڕێتەوە، دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، کار و کردەوەیەکم پێ بڵێ کە بمخاتە بەهەشتەوە یاخود سوودم پێ بگێنێ لە دنیادا. پێغەمبەر فەرمووی ئیعزیل الأذى عن طریق المسلمین، ئەزیەت و ئازار لابەرە لەسەر ڕێگای مسلمانان، هەر ڕێگایە هەر ئەزیەت و ئازارێک هەبێت ئەوە دەتباتە بەهەشتەوە و سوودت پێ دەگەێنێت. ئەبی هورێرە لە فەرمایشتێکی دیکەدا بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پیاوێک بەهۆی ئەوەوە خوای گەورە بردیە بەهەشتەوە، لەسەر ڕێگایەکدا دارێکی بینی کە ڕێگای مسلمانانی گرتبوو، ڕێگاکەی تەسک کردبووە، ئەو پیاوە دارەکەی بڕی و هەلای بەد لەسەر ڕێگای مسلمانان، خوای پەروەردگار بەهۆی ئەو کار و کردەوەی ئەو پیاوەی بردە بەهەشتەوە. کەواتە لادانی ئەزیەت و ئازار لەسەر ڕێگای مسلمانان هۆکاری چوونە بەهەشتە، بەڵام ڕێگا تەسەکردنەوە یاخود ئەزیەتدانی خەڵک یاخود ڕێگا وا لێ بکەی کە خەڵک ئەزیەت دەی، بە پێچەوانەوە بەڕاستی ئینسان بە ڕەوتوڕەبوونی خودای پەروەردگار دەبات و کارێکی زۆر خراپە. بەڵام پیاوێک بەهۆی ئەوەی کە دارێک لا دەبات لەسەر ڕێگای مسلمانان، خوای پەروەردگاریش دەیباتە بەهەشتەوە. یەکێکی دیکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت بریتیە لە ئازار نەدانی دراوسێ و چاکەکردن بەرامبەر بە دراوسێ. با گوێ لەو فەرمایشتە بگرین، جێگای دەرس و پند و هەڵوێستە لەسەرکردنە کە فەرمایشتێکی صەحیحە، شێخ ئەلبانی بە صەحیحی داناوە. دەفەرمێ گوتیان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنگ و باسی ئافرەتێکیان پێوت، گوتیان ئەوە سیفەتیەتی تەقوم اللەیل، شەوێ شەو نوێژ دەکات و هەڵدەسێتەوە، وتەصوم النەهار، ڕۆژێ بە ڕۆژووە، وتەفعل وتەصەدەق، کار و کردەوەی باش دەکات و خێرانیش دەکات. بەڵام گوتیان وتؤذی جیرانەها بلیسانها، تەنها ئەو عەیبەی هەیە کە دراوسێکانی تەنها بە زمانی نەک بکردەوە، بە زمان ئەزیەت دەدات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا خەیڕە فیها هی من ئەهلی النار، خوا پەنەماندات فەرمووی بەڕاستی خێر لەو کەسەدا نییە و ئەو کەسە ئەهلی ئاگرە، هەرچەندە عیبادەتیشی هەیە بەڵام مادام بە زمانی دراوسێکانی ئەزیەت دەدا، پێغەمبەر فەرمووی ئەو ئافرەتەیە ئەهلی ئاگرە. جا مەرج نییە هەتا هەتایی بێت، بەڵام گرنگ ئەوەیە بەهۆی ئەوەی کە دراوسێکانی ئەزیەت دەدات، بای ئەزیەتدانەکەی ئەهلی ئاگرە و بە ئاگری دۆزەخ ئەو کەسەیە دەسووتێت، خوا پەناماندات. ئەنجا باسی ئافرەتێکی دیکەیان کرد کە گوتیان تەنها نوێژە فەرزەکانی دەکات، زۆر کەمیش دەبەخشێت، دیارە نیەتی، یعنی ئەو کۆبڵەی ماڵ و سامانی کەم بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامی ئەوەدا کە فەرموویان تەنها نوێژە فەرزەکان دەکات و هەروەها زۆر کەم دەبەخشێت ئەوەندەی کە هەیەی، بەڵام دراوسێکانی ئەزیەت نادات و بە زمان هیچ کەسێک لەبەر دەست و زمانی و ئەزیەت ناکەوێت و ئەزیەت و ئازاری توش نابێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هی من ئەهلی الجەنە، دەی بەرام ئەو بەهەشت ئەو ئافرەتەیە ئەو کەسەیە ئەهلی بەهەشتە کە با عیبادەتیشی کەم بێت، بەڵام مادام کەس ئەزیەت نادا و دراوسێکانی ئەزیەت نادا، پێغەمبەر فەرمووی بەڕاستی ئەو ئافرەتەیە ئەهلی بەهەشتە. کەواتە ئەو فەرمایشتەش پێمان دەڵێت ئەو کەسەی کە عیبادەتیشی زۆرە بەڵام خەڵک ئەزیەت دەدات، ئەزیەتدانی خەڵک مایە چوونە جەهەنەم و بەرەو جەهەنەم چوونە، خوا پەناماندات. بەڵام چاکەکردن بەرامبەر بە خەڵک، ئەزیەت نەدانی خەڵک، بەتایبەت دراوسێک کە زۆر لێت نزیکە، ئەگەر ئینسان عیبادەتیشی کەم بێت بەڵام زیانی بۆ هیچ کەسێک نەبێت، پێغەمبەر فەرمووی بەڕاستی ئەو ئافرەتەیە کە بە زمانی ئەنجا دەبێت ئەگە بەکردەوە بێت چۆن بێت، کە بە زمانی دراوسەیەکەی ئەزیەت نادا عیبادەتیشی کەمە، بەڵام ئەو ئافرەتەیە ئەهلی بەهەشتە و دەچێتە بەهەشتەوە. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەشدا گەیشتینە ئەو نەتیجەیەی کە بەڕاستی هەر کەسێک بە تەمای بەهەشت بێت، دەبێت تەماشاکە ئەو کار و کردەوانە ئەنجامدا کە بەرەو بەهەشتی دەبن.
دەنا بە زمان هەرچەندە بڵێ من باشم و پیاوی چاکم و ئافرەتی باشم، بەڕاستی ئەوە هیچ سوودێکی نییە بۆ ئینسان، یان تەمەناکردن و خەیاڵکردن هیچ نییە، بەڵکو ئەوەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات بریتیە لە ئیمان و عەمەلی ساڵح، بریتیە لەو کار و کردوانەی کە خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئێمەی فەرمووە هیچ شتێک نییە ئێمە بباتە بەهەشت ئیلا پێغەمبەر ئاگاداری کردوینەتەوە، هیچ شتێک نییە کە بمان باتە جەهەنەم ئیلا پێغەمبەر حەزەری پێداوین بۆ ئەوەی ئەو کارانە بکەین کە دەمان بنە بەهەشت، واز لەو کارانەش بێنین کە بەرەو جەهەنەم دەمان بن. خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکات دەست بەو کار و کردەوانەوە بگرین کە بەرەو بەهەشتمان دەبن، تەوفیق و هیدایەتمان دات لە دونیادا بە ئیمان و ئیسلامەتیەوە بژین، لەسەر ئەو کار و کردەوانە بین کە بەرەو بەهەشتمان دەبن، کاتێک کە مردین دەرگاکانی بەهەشتمان بۆ بکرێنەوە و بچینە ئەو بەهەشتە پان و بەرینەی خودای پەروەردگار کە ڕازاندوویەتەوە بۆ بەندەکانی ئێمەش یەکێک بین لەو بەندانەی کە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا دەرگاکانی بەهەشتیان بۆ دەکاتەوە و دەچنە بەهەشتەوە. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.